مامۆسایکی بەڕێز دەڵێ 29 ڕەمەزان ئێوارەکەی چاوەڕێی ئەوم بوو بزانم بەیانی جەژنە یا ڕەمەزانە. دوای کەفتارم کردەوە تەلەفۆنێکم بۆ هات، ئافرەتێک بوو بە گریانەوە تەلەفۆنی کرد و قسەی کرد لەگەڵ ماوەتی مامۆسای بەڕێز. ستوێن بەخوا 5 مناڵی هەتیوم هەیە، بەیانی جەژنە، یەک شتێک لە ماڵمانە نییە. وتم ماڵتان لەکوێوەتی؟ لە فڵان شوێن. ئەڵێ خێزانم هەڵگرتووت ما بڕۆین. واللهی کۆمەڵی ئیشی زەڕور مە تەبعاً شەوی جەژن و ئەوانە ئینسان زۆر مەشغوڵە، ئیش و کاری زۆرە. ئەڵێ وازم لە هەموو ئیشەکان هێناوتم واللهی بەس ئەمی ئیشە ئەکەم. ڕۆشتم ماڵ ئەو ئافرەتە، چوومە ژوورەوە، هیچ نییە. خواردنی چی، فەرش و کومباری چی، هیچم نەبینی. سەلاحجەیەکی منی دانرابوو. ئەڵێ بە عەجەلە خێزانم داناو لە ماڵ ئافرەتە بێوەژنەکە کە 5 مناڵی هەتیوی هەیە. بەڵێ کەوتمە ڕێ، ڕۆشتم گۆشتم بۆیان کڕی، گۆشتێکی زۆر، میوە و سەوزەم بۆیان کڕی، جلوبەرگم بۆ منداڵەکانی کڕی، خواردنێکی زۆرم بۆ کڕی و بۆیانم هێنا. بۆیانم دانا ئافرەتەکە وتی خوا لەت ڕازی بێ ئەم هەموو شتت بۆ ئێمە هێنا، بەخوا خۆ گشتی تێکەچێ. وتم کە ناو سەلاجەکەوە، وتی بەخوا سەلاجەکە چەند ساڵە ئیش ناکە. بەڵێ ئەفەرمێ تەلەفۆن بۆ پیاوێکی خێرخواز کرد، پیاوێکی چاک کە دوکانی کارەبایی هەبوو، ئەشیای کارەبایی دەفرۆشت. وتم حاڵ و مەسەلەیەکی ئاوایە کاک فڵان کەس، ئافرەتێکی ئاوا، بێوەژنێکی ئاوایە کۆمەڵێ هەتیوی هەیە، پێویستمان بە سەلاجەیەکە و ئێستا کاتی دوکانکردنەوەیش نییە. وتی واللهی نەک ئێستا، ئەوە ئینسانی خێرخواز و چاکەیە. وەڵا کاکە مەجالم نییە، فەقیر فەقیرە کەیفی خۆیت، ئێمە دێ متەکەبیری ئەوان. وتی واللهی نەک ئێستا، مادەم ئەوەندە داما و هەژارن لە کاتی نوێژی جەژنە، بکەبانی جەژنە، بەخوا لە کاتی نوێژەکە تەلەفۆن بۆ بکەی نوێژەکە ناکەم کە واجبە، ئەمە بە واجب تر دەزانم، نوێژەکە وازێ دەهێنم نوێژی جەژن دێم بۆ ئەو ماڵە. ئەڵێ هەر بەوشەوە سەلاجێکی چاکی بۆم نار بەخێر. مناڵەکان زۆر دڵیان خۆش بوو، ئەشیاکانمان کردە ناو سەلاجەکەەوە. بەڵێ مناڵ جلوبەرگیان کردە بەریان، خواردنیان خوارد. بەڵێ دەفەرمێ ئەمە درەنگە، مناڵەکانم لەگەڵ لە ماڵەوە جێ هێڵاوە، بەس خۆم و خێزانم هاتووینە. شەوێکی درەنگ وتم با چایەک بخۆین، بەو ئافرەتە وت چایەکمان بۆ بکە، کوپێ چایە خۆین و ئەڕۆین. دەستی کرد بە گریان، وتی واللهی نە غازمانێ نە تەباخ، بە گریانەوە. ئەڵێ منیش دەستم کرد بە گریان، خۆم پێ نەگیرا. هەر بەو شەوە ڕۆشتم تەباخم بۆیان کڕی لە شوێنێک، ڕژاوتکام لە خەڵ کرد کە حاڵ و مەسەلەیەکی ئاوایە، بتڵ و غاز و تەباخم بۆیان هێنا و چایەکمان خوارد و مناڵەکان گشتیان هاتنە باوشم ماچی منیان نەکرد، وەکەوەی کە باوکیان هات بێتەوە. ئەمە جیهادە، ئەمە شەو نوێژە، ئەمە ڕۆژوی سونەتە پاداشتەکەی. بەڵێ ئەڵێ واللهی ئەوەنە دڵخۆش بوو، مناڵەکان هەمویان ماچیان نەکردن، باوشیان پێ ئەکردن، وەکەوەی کە باوکیان زیندوو بوو بێتەوە. لەگەڵ خێزانمە هاتینەوە بۆ ماڵ سەعات 2 شەو بوو. ئەفەرمی هاتمەوە 2 ساعتی ماوە تەقریبەن بۆ بانکی بەیانی خەوتم، لە خەوما لە ڕێگایەکەوە ڕۆشتم، لە ژیانمدا شوێنی ئاوا خۆشم نەبینیوە بە هیچ جۆرێک، هەر نەشم بیستوە شوێنی ئاوا خۆشە بێت. ئەڵێ میوە بوو ئەمبەر و ئەوبەر هەمووی میوە بوو، دارستانێکی زۆر خۆش. دەستم برد بۆ میوەیەک، وتیان نەکەی ئەوە میوەی تۆ نییە، ئەوە میوەی خەڵکی عەوامە، خەڵکی ترە، تۆ سەیری ئاسمان کە. ئەڵێ سەیری ئاسمانم کرد، سەیرێکم هەمووی میوەیە، ئەنواع میوەی پێوەیە. دەستم بۆ میوەیەک درێژ کرد، یەکسەر میوەکە هاتە خوارەوە، چونکە ئەهلی بەهەشت خوای گەورە دەفەرمێ قوتوف و هادانیە، دارەکانی بەهەشت کە دەستی بۆ بی خۆی دێتە خوارەوە و میوەکەت پێبەخشێ. ئەڵێ دەست میوەکەم خواردە، واللهی ئەمەندە خۆش بوو میوەکە، لە خۆشی تامی میوەکە خەبەرم بۆەوە، کە خەبەرم بۆ کاتی بانگی بەیانی بوو، بۆ خێزانم باسم کرد. وتی دێوەرە، ئەڵێ بۆنی ناودەمی کرد، وتی ستوێن بەخوا چەند ساڵە تۆ پیاوی منی، ستوێن بەخوا هەتا ئێستا لە ژیانمدا بۆنی ئاوا خۆشم لە دەمی تۆ نەکردو. ئەوە پاداشتە، ئەوە خزمەتکاری خەڵکی فەقیر و هەژار بە، بەخوا ئیشم ناتوانم، ئەوە ئیشە بۆ قەبر و قیامەتت، ئەوە جیهادە لە پێناو خوادا. ئەگە خەڵکی ئاوا دڵسۆزمان هەبێ، فەقیر و هەژارەکان نامێنن. بەڵام خەڵک دوای مانگی ڕەمەزان دڵسۆزی فڕێدات ناو تەنەکەی زبڵەکەەوە تاکو مانگی ڕەمەزانی داهاتوو، ئیلا کەسانێکی کەم لە بێ خوا ڕەحمی لێیان کردو.